ژیان ئازادی لە دژی پاکتاوکردنی ژنان، ژینگە و منداڵان. ژن ژیان ئازادی لە دژی فاشزم، داگیرکاری، چەکی کیمیایی و خیانەت. لە دژی توندوتیژی پیاوان و دەوڵەتی فاش. لێرکێبی سەرمانم سڵاوتان دەبێم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی ئەو کارانم هەوڵەکانی ئەمڕۆهینی 24 نۆڤەمبەری 2023 تان پێشکەشەکەین بیسەرمان بن. مراد قەریلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە و فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل لە لێدوانێکدا نرخاندن بۆ تێکۆشانی گەریلا دەکات بە بۆنەی ساڵادی دامەزراندنی پەکەکە و دەڵێ ئەم جڤاکە هیوای لەدەستدا بوو لە ڕێگەی تێکۆشانی گەریلاوە بەرامبەر بە دوژمن تێکۆشانی خۆی جارێکی دیکە بەرز کردەوە. هاوکارانم راپۆرتێکیان ئامادەکردووە لەو بارەوە پێکەوە بەڕێوەبەری پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە با بۆنەی 27 تشرینی دووەم 45مین ساڵیادی دامەزراندنیەوە پەیامێکی بڵاوکردەوە پیرۆزبایی ئەو یادەی لا ڕێبەر ئاپۆ سەرجەم هاوڕێیان و وڵات پارێزان و دۆستانی کردووە. هاوکات یادی سەرجەم شەیدانی لە حەقی قرارەوە بۆ لەیلا ئاخین ڕۆژهات و ئەرداڵ کردەوە. هەر لە ڕاگەیانداوەکەدا ئاماژە با بەرخۆدانی ڕێبەر ئاپۆ و پەکەکە کردو ڕایگەیان. ڕێبەر ئاپۆ و پەکەکە وەک بزوتنەوەیەکی ڕزگاری خواز و ئازادی و دیموکراسی خوازی سەردەم لەدایک بوو. بە پەکەکە و تێکۆشانەکەی کۆمەڵگەی کورد هۆشیار و ڕێکخراو بوو. کوردایەتێکی ئازاد بەدی هات. گەلی کورد بە تێکۆشانی گەورەی ڕێبەر ئاپۆ و پەکەکە پلانی پاکتاوکردنیان پوچەڵ کردەوە. پەکەکە ئاماژەی بە تێکۆشانی گەریلاکان لە زاب، ئاڤاشین، مەتینە و هەموو ناوچەکانی دیکە کردو ڕایگەیان. بەرخۆدانی مێژووی زاب، ئاڤاشین، مەتینە بە پێشنگایەتی گەریلاکان لە هەموو شوێنێک بڵاو بووەوە. تێکۆشانی قارەمانانەی گەل و دۆستانمان لە کوردستان و دەرەوەی وڵات گورزی توندی لە فاشیسمی ئاکەپە و مەهەپەوەشان. بزوتنەوەی ژنی ئازادی کوردستان لەسەر هێڵی ژن ژیان ئازادی دروست بوو، کاریگەری لەسەر ژنانی جیهان کرد. بزوتنەوەی گەنجانی کورد بووە پێشەنگی هەموو بزوتنەوە جیهانیەکان. بەو بۆنەوەوە بەرخۆدانی گەریلا گەل ژنان و گەنجان لە زیندانەکانەوە تا هەموو چیاکانی کوردستان و جیهان پیرۆز دەکەین. کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە لەبارەی هەڵمەتی جیهانی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کوردەوە ڕایگەیان. لە هەموو ڕنگ و نەتەوە و پێگاتە جیاجیەکان کەسانی ئازادی خواز و دیموکراسی خواز پەیوەستبوون بەو هەڵمەتەوە. هەموو ڕۆژێک و لە هەموو شوێنێک چالاکی بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ ئەنجام دەدرێ. ئەوەش نیشانی دەدا کە پارادیگمای ڕێبەر ئاپۆ بە گردوونی بووە. کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە داوای فراوانکردنی ئەو هەڵمەتە جیهانیەش دەکات و ڕایگەیان. 46مین ساڵی پەکەکە دەبێتە ساڵی تێکۆشان بۆ دەستکەوتەکان. هیچ هێز و هێرشێک ناتوانێت ڕێگری لە تێکۆشانمان بۆ ئازادی ڕێبەر ئاپۆ و گەلی کورد بکە. داواش لە هەموو لایەک دەکەین کە بە شێوەیەکی چالاکتر بەشداری ئەو هەڵمەتە بکەن. پەکەکە لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژەی بە تێکۆشانی ئازادی ژنان و پێشوازیکردن لە 25 تشرینی دووەم کرد و ڕایگەیان. سڵاو لە بەرخۆدانی ژنان بۆ ئازادی دەکەین و هیوای سەرکەوتنی گەورەیان بۆ دەخوازین. پارتی ئازادی ژنانی کوردستان پاژک دەڵێت بە پێشەنگایەتی پاکەکە و پاژک بەهێزی گەریلای کوردستان کە ئیرادە و ناسنامەی ئازادی خوڵقاندووە دەگاتە سەرکەوتن و دەڵێ هەر چالاکیەک دژی داگیرکاری کۆیلایەتی نۆکەری و دەسەڵاتداری دەکاتە ئامانج و تێکی دەدا. پارتی ئازادی ژنانی کوردستان پاژک لە ڕاگەنرایدا سەبارەت بە سەرکەوتنەکانی گەریلاکانی ئازادی لە زاپ و مەتینە باسی لەوە کردو ئۆپراسیۆنی شۆڕژگەری 20 تشرینی دووەم لە هەرێمەکانی ڕۆژاوای زاپ و مەتینە گورجێکی قورسی لە سوپای داگیرکەری تورکدا و سەرجەم ئەو شەڕوانانەی هەپەکەوەش دەستار کە لە چارچەوەی چالاکیەکەدا هەوڵەماندووبوونیان داوە لە شوێنێکدا کە دوژمن بە هەموو هێز و توانەکانی و هێرشی تێدا دەکا هەواڵانمان بە دانانی پلانێکی کاریگەر و چالاکیەکی نمونەی سەرکەوتن. پاژک ئاماژەی بۆ کرۆ بە پێشەنگایەتی پەکەکە و پاژک بێزی گەریلای کوردستان کە ئیرادە و ناسنامەی ئازادی خوڵقاندووە دەگاتە سەرکەوتن. هەر چالاکیەکیش دژی داگیرکاری و کۆیلایەتی و نۆکەری و دەسەڵاتداری دەکاتە ئامانج و تێکی دەدا. هەپەکە ناسنامەی گەریلایەکی شەیدی ئاشکرا کردووە کە لە مەتینە شەید بووە و دەڵێت تاوەکو شایستەی
ڕێپێوانی ئازادی هاوڕێمان ئەگیت بین کە لەسەر هێڵی فیداکاری هەنگاوینە بەڵێن دەدەین تێکۆشانەکانمان هێندەی تر مەزن بکەین. لە ڕاگەیەنراوی ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە داهاتووان لە 20 تشرینی دووەم لە هەرێمی مەتینا هێزەکانمان بە تاکتیکی گەریلایی هەماهەنگی هەڵیان کوتایە سەر داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدان شیای ئۆرتێ لە ئەنجامدا 12 داگیرکەر سزادراون. دەشڵێ هاوڕێیانمان ئاگیت بە ورەیەکی بەرز و بە ڕۆحی فیداکاری چوونە سەر داگیرکەران و شەید بوون. هەپەکە سەرخۆشی لە بنەماڵی گەریلا ئاگیت کۆبانێ و تاوای گەلی وڵات پارێز دەکا و ناسنامەکەی بەم جۆرە ئاشکرا کردووە. محمود ئیبراهیم ناسرا بە ئاگیت کۆبانێ لە کۆبانێ لەدایک بوو 20 تشرینی دووەمی 2023 لە مەتینا شەهید بوو. گروپی 25 نۆڤەمبەر بە بۆنەی 25 نۆڤەمبەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان دەڵێت تا ڕۆژی ئەمڕۆ تێکۆشان بۆ بەدەستخستن و بەها پیرۆزیەکانی ژن یاخود دایی بەردەوامە. ئەو دەڵێ کە تێکۆشانی خوان بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگا بەردەوامە. ئەو بارودۆخی ئەمڕۆ لە باشووری کوردستان ژنان تێیدا دەژین مەترسیدار و تراژیدیایە. سەرەڕای هەوڵ و تێکۆشانی ژنان و دروستکردنی فشار بۆ بەدەستخستنی ماف و ئازادیەکان جۆرەکانی تونوتیژی جەستەیی و دەرونی و سێکسی و کوشتن و ناچار بە خۆکوشتنکردن بەردەوامن. تەواوی ئەو توندوتیژیانە ئەم بارودۆخە بە سیاسەتێکی تایبەت بەڕێوە دەبرێ. وێڕای تەواوی ڕێگری و فشارەکانی سەر ژنان دەسڵاتی باشووری کوردستان بەهۆی ئەو ئەقڵەتی کە هەیەی بۆ تا ڕێخۆشکەر بۆ دروستکردنی ئەم بارودۆخە بە تایبەت زاڵبوون و زاڵکردنی هەردوو چەمک ئەقڵێتی فیداڵی و دواکەوتی و پیاسالاری لە لایەکی تریشەوە کۆپیکردن و تەقلیدی سیستەمی سەرمایەداری بۆ باشووری کوردستان کە یەکێکیان ژن دەکا بە کۆیلەی نێوان چوار دیوار و ئەوی تریشان دەیکا بە کاڵای پێشکەوتنی بە کاڵای پێشکەشکردن. ژنان ڕوبەڕووی ڕەوشێکی مەترسیدار و تراژیدیا کردوێتەوە. لە کایە سیاسی و ئیداری و کۆمەڵایەتیەکاندا ئافرەتان و ژنان کەمترین ڕۆڵیان هەیە. گەر لێرە و لەوێش پۆستێک یاخ و پێگەیەک ڕۆڵێن بە ژنان بدرێت ئەوە هێندە منسوبێت و مەحسوبێت ڕەچاوکراوە ئەوەندە توانە و لێوەشاوەیی لە بەرچاو نەگیراوە. وەک ژنانی کورد وێڕای ئەو قوربانیانەی کە ڕۆژانە چ لە سەنگەرەکانی بەرگری بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان دەیدەین هەروەها تەواوی ئەو ژنانەی کە لە کونجی ماڵەکان و شەقامەکان دەبنە قوربانی لەم ڕۆژەدا جارێکی تر پەیامی بەردەوامیدان بە بڵندی و تێکۆشان دووپات دەکەینەوە و بەڵێن دەدەین لە هەر چوار پارچەی کوردستان وەک چۆن بە درێژایی مێژ و تێکۆشانمان کردووە بە بیر و باوەڕێکی زیاترەوە بەردەوام دەبین. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاکیش لە گوندی قەڵاتووکانی بناری قەندیل بە بۆنەی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان لە ڕاگەنراوێکدا داوای کۆتایهاتنیان بە تونند و تیژەکان لە بەرامبەر ژناندا کرد. هەزاران ساڵە ژن ڕوبەڕووی کۆمەڵکوژی و توندوتیژی و دەستدرێژی دەبێتەوە و ئەمە کولتوری 5,000 ساڵای پێناسە دەکات و ئەمە بۆتە سیستەمێکی توندوتیژی کە ڕۆژانە بەرامبەر ژن ئەنجام دەدرێت لە جیهاندا بەگشتی و بەتایبەتی لە کوردستاندا کە بە هەزاران ژن لە ژێرناوی نامۆزدا دەبنە قوربانی ژێردەستی پیا و دەوڵەتی و بەداخەوە لە جیهاندا مافی مرۆڤ خۆی بە پرسیار نازانێت بەرامبەر کوشتن و شێواندنی جنسی ژن لە وڵاتاندا و بە تایبەتی نمونەی وەکو ئەمڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە کوشتنی ژینە ئەمینی و لە دروشمی ژن ژیان ئازادی دەنگدراوەتەوە کە ئێمە وەکو ژن ڕێگە نادەین بە هیچ شێوەیەک وەکو زوومی لەسەر ژنە بەردەوام بێت بە هەڵمەتی دروشمی ژن ژیان ئازادی بەرەو ئازادی هەنگاو بنرێت. ئەرکی سەرشانی هەموو ژنێکە مافی خۆی بۆ ئازادی بپارێزێت و داوای حەقی خۆی بکات. کۆڵ نەدات بۆ ئازادی ژن و پێویستە هەموو کەسێک بزانێت کە تاوەکو ژن ئازاد نەبێت کۆمەڵگاش ئازاد نابێت. ژن ژیان ئازادی. ژن ژیان ئازادی. ژن ژیان ئازادی. ژن ژیان ئازادی.
بە گوێرەی و راپۆرتەیە کە لەلایەن دوو دەستگای نەتەوەی گورتەکان بڵاو کراوەتەوە ساڵی 2022 ژمارەی ژن و کچانەی کە لە جیاندا کوژراون لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا گەیشتۆتە بەرزترین ئەس. بەپێی و راپۆرتەیە کە لەلایەن دوو دەستگای نەتەوەی گورتەکان بڵاو کراوەتەوە تەنیا لە ساڵی ڕابردوو نزیکەی 89,000 ژن و منداڵی کچ بە ئەنقەس کوژراون. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوەی گورتەکان بۆ ژنان UN Women دەستگای نەتەوەی گورتەکان بۆ یەکسانی ڕێگەزی و بەهێزکردنی ژنان و UNODC ئاژانسی نەتەوەی گورتەکان بۆ بەرەنگاربوونەوەی بەرامبەر بە مادەوشبەرەکان و تاوان زیاتر لە نیوەی ئەم تاوانانە کە لە 155 لەلایەن ئەندامانی خێزانیان هاوژینەکانیان ئەنجام درراوە لە بەرامبەردا لە 111 تاوانەکان لە دژی پیاوان لە شوێنە تایبەتەکان ئەنجام درراوە. زۆرترین حاڵەتی کوشتنی ژنان و کچان لە قارەی ئەفریقا ئەنجام درراوە 20,000 حاڵەتی کوشتن لە ویلایەتە تۆمارکراوە. دوای ئەویش ئاسیادێ دوندوتیژی دژی ژنان و منداڵانی کچێکێکە لە بەربڵاوترین پێشێلکارەکانی مافی مرۆڤ لە جیاندا و راپۆرتەکە پێش 25 تشرینی دوام کە ڕۆژی جیانی نێشتنی توندوتیژی دژ بە ژنانە بڵاو کراوەتەوە. لامیانی لە دوانێتی تایبەت بۆ ڕۆشنویست بەشدار حەسەن زانیاری نوێ لەبارەی دۆسیەی شێروان شێروانی گۆهدار زێباری ئاشکرا دەکات. دەڵێت تا نەمان لە دوایین بڕیاری دادگا داوە گۆهدار زێباریش بەم زوانە ئازاد دەکرێت. طبعا جیرانی بعدين تنها دوان ماماون که کاک شیروان شیروانی و هروا گوهدار زباری لم یک دومان جدا داده آزاد دکره بالنسبه شیروان شیروانیش او پاشوی که 4 سال سزا داره به ماده 295 و ماده 298 لیاقت سزاکانی عراقی اما لقل تیمی پارازران تنها من لیدا سزاکی کم کرده بو 2 سال دیسان زاره چیت بیش لقل تیمی پارازران امرو زاره چیت تنها من لو بريارج داوا لسر بابتي 2 سالكه وبناوي تصحيح قرار تمييزي هوادارين محكمه تمييز زاره شركه فيدراسيون بابريارك دابكات و2 سالكه شبو كم بكاتو هلا بريت والله پیش بینی دکیم که زاره چتریش سزاکی سوق بکرده کم بکرده براستی او پیش بینی امی و کتیمی پارێزەران دو بریاری لای محکمه تمیزه. تأکید من همون دوری خوی هی امروز میدیا و رولی روزنامه نویسان و میدیا کاران و چالاکانان امانه دوریش باڵیان هەیە و فشارێکی زۆریان کرد و وای کرد کە سزاکیان بەرەو سوکتر بڕە. سیوەک ڕۆژە سلێمان ئەحمەد بەسەر و شوێنە ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانیش کە دانی بەوەداناوە ئەوان ڕفاندویانە ڕێگەش بە پارێزەر و کەس و کارەکەی نادەن سەردانیکەن. ئارام عەزیز ڕۆژنامەڤان دەڵێ پارتی دیموکراتی کوردستان لە شاری هەولێر فشارێکی زۆری لەسەر ڕۆژنامەڤانان دروست کردووە. ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە پارتی لە دەنگە ناڕازی و ئازادەکان دەترسێت. بەداخەوە ڕۆژی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە ڕۆژێکی خراپە ڕۆژانە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هێزە ئەمریکانی حیزبەوە هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسان بەپێی هیچ یاسایەکە بەبێژ بڕیارێکی دادگا دەستگیر دەکرێن بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە لە شاری هەولێر فشارێکی زۆر لەسەر ڕۆژنامەنووسان دروست کرد کەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دەنگە ناڕازی و ئازادیەکان دەترسێت دەبێ پارتی دیموکراتی کوردستان و بە خۆداچوونەوە بکاوە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەڵوێستیان هەبێ و من نیگەرانم لە سندیگای ڕۆژنامەنووسانی کوردستان کەم تەرخەمە لە بەرامبەر ئەم پرسی دەستگیرتنی ڕەشبگیری ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستاندا و بە تایبەت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 30,000 ڕێکخراوی مەدەنی هەیە ئەمانە هەڵوێستەکانە تەنها لە چوارچێوەیەکی بەیاننامەیەکدایە بەیاننامەیەکی شەرمینانە ئەمەوە کەم تەرخەمن و ڕێکخراوانی کۆمەلگەی مەدەنی و ڕۆشنبیریان و ڕۆژنامەنووسانیش کەم تەرخەمە لە بەرامبەر ئەم پرسەیە بە تایبەت ئەو سەنتەرانی کە تایبەتن و ئەو کۆنسوڵخانانی کە لە هەرێمی کوردستانە ئەمانیش بە پێم وایە کەم تەرخەمە لە بەرامبەر پرسی دەجیکردنی ڕۆژنامەنووسان لە باشووری کوردستانە و دوانیان سلێمان ئەحمەد دەماوەی مانگێکە دەجیکرا لەلایەن هێزێکی دەمامەکداری پارتی دیموکراتی کوردستانەوە کە ئەمەش بەپێی یاسا پێشێلکردنی مافەکانی ڕۆژنامەنووسانە. ئەگەر ئەو ڕۆژنامەنووسا هەڵەیەکی یاساییان تاوانێکی دەبێت بەپێی یاسا مامەڵێ لەگەڵا بکرێ و ئەبێ بێ سەندیگای ڕۆژنامەنووسان و ئەو سەنتەرانی تایبەتن بە ڕێبەرگری لە مافی ڕۆژنامەنووسان و گروپ و کۆمەڵانەی کە هەن بێنە سەرخەت و هەڵوێستان جدیان هەبێت چیتر ڕۆژنامەنووسان بە شەیەکی نانەسایی ڕەشبگیر نەکرێن. ناکۆکیەکانی نێوان سوپای سوودان و هێزەکانی پشتیوانی خێرا لە 15 نیسانی ساڵی ڕابردوو لە سوودان لە بەشێکی گەورەی وڵاتەکە بە تایبەتی لە دارفۆر و
کۆردۆفان و خەرتوم بەردەوامە بە پێی دوای ناماری جەنگ ژمارەی بریندارەکان گەیشتۆتە زیاتر لە 3679 کەس و پێدەچێت ژمارەکە زۆر لەوە زیاتر بێت لەبەرەوەی ئێستا زۆرێک لە ناوچەکە بۆی نەبوونی ئاسایشەوە ناتوانن دەستیان پێ بگا. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ئامارەکانی سوودان سەرسوڕهێنەرن 11 ملیۆن کەس پێویستیان بە یارمەتی تەندروستی بەپەلە هەیە، نزیکەی 25 ملیۆن کەسیش پێویستیان بە یارمەتی مرۆیی هەیە. بەڕێوەبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ڕۆژهەڵاتی دەرەوەی ناوەڕاست هۆشداری داوە لە دواکەوتنی وەڵامدانەوە بۆ قەیرانەکە کە لە دەزانی ژیان زیاد دەکات لە کاتێکدا کە زیاتر لە 20 ملیۆن کەس ڕوبەڕووی ئاسێکی توندوتیژی دەبنەوە ئاسایشی خۆراکیش بە هەمان شێوە هەموو منداڵێکی خواردەمەند 5 ساڵان بە خۆراکی تند دەناڵێنێ. هەروان نزیکەی 4 ملیۆن و 200 هەزار ژن ڕوبەڕووی مەترسی توندوتیژی دەبنەوە کە پەیوەندیان بە ململانیەوە هەیە. مەزوندە دەکرێت 70% نەخۆشخانەکان بەهۆی شەڕ و زیانیان بەرکەوتە بێ و خزمەتگوزارەکان ڕاگیرابن لە کاتێکدا نەخۆشخانەکانی دیکە وەڵامی چاودێری نەخۆشخەکان نادەنەوە. ئەمەش سوودان دەکاتە گەورەترین قەیرانی ئاوارەبوونی منداڵان لە جیهاندا. حکوومەتی غەزە نوێترین ئاماری قوربانیەکانی بڵاو کردوتەوە کە لە دەستپێکی شەڕەوە تاوپێسە زیاتر لە 14,000 هاوڵاتی فڵەستینی گیانی لەدەستداوە و 854,000 کەسیش بریندار بووە. ئیسرائیلیش دەڵێ زیاتر لە 1400 هاوڵاتی ئیسرائیلی گیانی لەدەستداوە. نووسینگەی ڕاگەاندنی حکوومەتی فڵەستین و وەزارەتی تەندروستی ئیسرائیل لە دوو ڕاگەنراوی جیادا ئاماریان بڵاو کردوتەوە. لە ڕاگەنراوکە نووسینگەی ڕاگەاندنی حکوومەتی غەزە داهاتوە بۆی بۆرتمانەکانی ئیسرائیل و تا ئێستا زیاتر لە 14,854 کەس لە غەزە گیانی لەدەستداوە. ژمارەی بریندارەکانیش گەیشتوتە زیاتر لە 30,000 کەس کە 5,840 کەس منداڵن و 3,920 کەسی ژنن. ئەوەش خراوەتە ڕوو بەهۆی بۆردومان و هێرشەکانی ئیسرائیل و زیاتر ملیۆنێک و 500,000 کەس لە غەزە ئاوارە بوون. 225,000 خانوو و 262 خوێندنگە و 97 بینای حکومی 83 مزگەوت و 3 کەنیسە زیانی پێگەشتووە. وەزارەتی تەندروستی غەزەش بڵاوی کردوتەوە تا ئێستا زیاتر لە 6,800 کەس پێسەر و شوێنە، نزیکەی 200 کارمەندی تەندروستی کوژراون، 60 ڕۆژنامەڤان کوژراوە، 30 ڕۆژنامەڤان بریندارە، لە 75 قوربانیەکانیش ژن و منداڵن. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش بڵاوی کردوتەوە ژمارەی گیانلەدەستان بۆی هێرشەکانی حەماسەوە گەشتۆتە 1400 کەس کە 308یان سەرباز بوون، نزیکەی 5,000 دیکەش بریندار بوون. ناوەندی علی مەردان بۆ مەقامات یەکەمین فیستیڤاڵی علی مەردان بۆ مەقام خولی ئۆمەرە درێژی لە کەرکووک ڕایگەاندووە کە بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ کار و چالاکیەکانی بەردەوام بێ. دوێنێ لەلایەن ناوەندی علی مەردان بۆ مەقامات لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک لە چالاکێکدا بە بەشداری هونەرمەندان و هونەردۆستانی شارەکانی باشووری کوردستان کەسایەتی ڕۆشنبیر و سیاسەکانی کەرکووک یەکەمین فیستیڤاڵی هونەرمەندی کورد و پاشای مەقام علی مەردان بە خولێک بەنای ئۆمەرە درێژ دەستی بە چالاکی هونەریەکانی کردووە کە بڕیارە چالاکیەکان بۆ ماوەی 3 ڕۆژ واتە لە دوێنێ دەستی پێکردووە بەردەوام بێ. وتاری ناوەندی علی مەردان بۆ مەقامبێژی پێشکەش کرا دواتر لەلایەن ژمارەیەک لە هونەرمەندانی شارەکە گۆرانەکانی هونەرمەندی کۆچ کرد و گوترانەوە لە پێشانگایەکی فۆتۆگرافیشدا چالاکی ناوەندی علی مەردان بۆ مەقامبێژی نمایش کرا. علی مەردان لە گەڕێکی تێکیەی شێخ عەلی لە شاری کەرکووک ساڵی 1904 لەدایک بووە. خوێندنی لە تێکیەی کەرکووک لە لای مامۆستا ساڵح دەست پێ کردووە. هەر لەوێش فێری تەجویدی قورئان و مەقاماتی کوردی بووە. پاش 8 ساڵ شاری کەرکووکی بەجێهێشتووە وەکو شارەزایەکی مەقاماتی کوردی، عەرەبی، تورکمانی لە ناوچەکەدا جێگای خۆی کردوێتەوە و ناوبانگی پەیدا کردووە. لە ساڵی 1981دا مامۆستا علی مەردان بۆ دوجار ماڵاوی لە ژیان دەکات لە گۆڕستانی شێخ محەدین لە شاری کەرکووک دەنێژرێ. ئێمەش ئەمڕۆ لەگەڵ دەنگە بە سۆزەکەی علی مەردان بەجێتان دێڵین. ڕۆژێکی خۆشتان بێت. لم جولة كالوفري زادا شرمي بيناوي بيتكلا بفتلا شرمي بيناوي بيتكلا بفتلا بمكوجة باشا بيتك الله
برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم خواهرت خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی برای بی پولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زبالگرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه برای غیر تکراری، برای این همه شعارهای تو خالی، برای آوار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی، برای غوصای اعصاب و بیخوابی، برای